کوشتن بە ئەنقەست 4 دۆسیە تۆمار کراوە کە 4 هاوڵاتی لە سنووری پارێزگای هەڵەبجە لە ساڵی 2021 کوژراون، سەرجەم تۆمەتبارەکانیان دەستگیر کراون و هەر 4 تاوانەکە بە هەوڵ و ماندووبوونی ئەفسەر و کارمەندانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەڵەبجە بە هەوڵی دەستگا ئەمنیەکانی تریش هەر 4 تاوانەکە ئاشکرا کراون و تۆمەتبارەکانیان دەستگیر کراوە و تەسلیم بە دادگا کراون. کوشتن بە هەڵا هیچ کوشتنێک بە هەڵا تۆمار نەکراوە. خۆکوشتن 2 حاڵەتی خۆکوشتن لە سنووری پارێزگای هەڵەبجە تۆمار کراوە. دزین بە گشتی 116 دۆسیە تۆمار کراوە. خراپەکارهێنانی ئامێری پەیوەندی 15 دۆسیە تۆمار کراوە. تاوانی ساختەکاری بە گشتی 3 تاوان تۆمار کراوە. فێڵکردن 41 تاوان تۆمار کراوە. هیچ دۆسیەکی قومارکردن تۆمار نەکراوە. سوالکردن 5 حاڵەتی سوالکردن تۆمار کراوە. یاسای چەکی دەست بەسەراگرتن یاسای دەست بەسەراگرتنی چەکی بێمۆڵەت 23 دۆسیە تۆمار کراوە. 1 دۆسیەی مادەی هۆشبەر تۆمار کراوە کە تۆمەتبارەکەی گیراوە و تەسلیم بە دادگا کراوە. ناپاکی لە ئەمانەت 3 دۆسیە تۆمار کراوە. هەڕەشەکردن 148 دۆسیە تۆمار کراوە. شەڕکردن 155 دۆسیە تۆمار کراوە. بێبەندی یاسایی 1040 دۆسیە تۆمار کراوە. بێبەندی یاسایی ئەو شتاناگرێتەوە کە وەکو ونبوونی بەڵگەنامەکان یان ئەوانەی کە مادەی یاساییان نییە یان بە شێوازێک دۆسیەکانیان هیچ مادەیەکی بۆ دانادرێت. واتە تاوان نین ئەوانەکە ئەنجامەدرێن. لەبەرەوەی لە سنووری بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەڵەبجە بەڕێوەبەرایەتی توندوتیژی ژنان تا ئێستا دەستی بە کارەکانی نەکردووە، ئاماری توندوتیژەکەیان بەم شێوەی لای خوارەوەی. 87 دۆسیەی کێشەی خێزانی تۆمار کراوە. 76 دۆسیەش کە پەڕاون دژی توندوتیژی دژی ژنان تۆمار کراوە. کۆی گشتی ئەو کەسانەی کە ڕاگیراون لە ساڵی 2021 بەم شێوەیە: نەوجەوان 39 کەس ڕاگیراوە، ژنان 21 کەس ڕاگیراوە، پیاوان 655 کەس ڕاگیراوە کە کۆی گشتیەکەیان 715 کەس ڕاگیراوە. ئەگەر ئەمە بەراورد بە ساڵی پێشوو 646 کەس بە هەموو تۆمەتەکان ڕاگیراوە، ئەم ساڵ 715 کەس ڕاگیراوە کە 69 کەس زیادی کردووە.